ئەم خۆخەی چ وڵاتێکە؟ ئەی ئەم ئەنەنەسە؟ جنوب افريقيا. ئەوە ايران. ئێران، ئەوە جنوب ئەفریقیە، ئەمە يونان. یۆنان، ئەمە تورکیا، ئەمە هريكا يونان. یۆنان، ئەوە تركيا. کەوایە هەموو ئەو بەرهەمانەی لێرەن بێگانەنە. او امزش افريقيا. ئەفریقیە هەمووی بێگانەیە. باش بەشێک لە جوتیارانی هەرێمی کوردستان داوایان لە ئێمە کرد بە دوواداچوونێک بکەن لەسەر ئەو ماڵوێرانیەی کە ئەوان ئێستا وەرزی بەرهەمەکانیانە لە کاتێکدا تەواوی بازاری ئەلوەی هەولێر بەشی هەرە زۆری لە بەرهەمی بێگانە پێک هاتووە. من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر بەرهەمی خۆماڵی و بەرهەمی بێگانە دەکەین. ئەوە بەرهەمی خۆمانەیە؟ ئەوە خۆمانی بەرێ. باش چلۆی بە چەندە؟ وڵای لە بیاندا 750 دیناریەکەین ناڕوە. ناڕوە بە. پێمان دەرن کاکە خۆخی ئەوە بەڕادی بەوە دێ خۆخی تورکی و ئێرانی. دەرن بە 1000 دینارە بەس ئەوەی نییە. ڕاست نەخۆشی نییە. ئەوە بەرهەمی خۆمانەیە. خۆمانی بەرێ. ئێستا چلۆی بە 750 ناڕوە. ناڕوە. لە بەرچی ناڕوە؟ وڵای لە بە خۆخی دەرەوە ناڕوە. یانی لە دەرەوە لە دەرەوە دێ. زۆر دێ؟ زۆریش دەبێ ئیسێ. باش ئێستا ئەمە وەرزی خۆخ نیە ئێستا؟ وەرزی خۆخە بە. ئەی بۆ حکوومەت ڕێگا دەدا بێت؟ ئەوە ڕێگا پێ دەدا برێمس. ڕێگا پێ دەدا دەرێ بابێت و باشە. ڕێژەی ئەو خۆخە زۆرە لە بازاڕی؟ ئیدەرەوە بڵێ ئیدەرەوە زۆر. ئیدەرەوە زۆرە. ێ باش ئێمە ئەومانەیە خاکمانەیە وڵی خۆم پارەی ناکەن. بۆ وڵی نازانم. تامی خۆش نییە؟ تامی خۆش بەس ڕێکەوە چی ئیدەرێ نییە. ئیدەرێت جوانترە بەهۆی بە دەرمان و چمیا ئەو شتانە ئیدرێت جوانترە. بەس ئەوە تامی زۆر خۆشترە. یعنی خۆمان تامی باشترە، سروشتیترە، تەندروستیترە، بەڵام پارەی ناکات. لەبەر ئیدەرێ بە زۆر بە دەرمان و چمی ئەوانە ڕەنج جوانترە. چێ بەرپرسە لەوەی بەرهەمەکی خۆمانەی خۆ ینی تەندروست باش پارە نەکا بەرهەمێک لە دەرەوە دێ ئۆکمت ئۆکمت وەزارەتی کوشت و کاڵ یامەتی فەلاحی نادا دەگەر هات بێت ئەشێر و دابین کات ئەیمەش وەچی دەرەوە شتی جوانمان دەبێت. ئەی چیرۆکی ئەو گندۆرەی چیەوە؟ ئەو گندۆرە بازاری خۆمانەیە. بازاری باشە؟ چلۆی بە چەند؟ 500 ناریە. بە 500 زەرەر نییە؟ نازەرە نییە. بە 500 زەرەر نییە. باشە لە دەرەوە دێ؟ نا لە دەرەوە نایە. نایە. ئەوە خۆشبەختانە لە دەرەوە نایە. بەڵام ئەگەر لە دەرەوە بێ ئەگەر لە دەرەوە با ئێستا بە 200 ناریە. ماڵوێرانی دەبوو. بەرهەمی خۆمانە بەرێ سفری باش فارزێ. بۆ نافرۆشێ. بۆ نافرۆشێ. حدودەکانیان کردەوە هاتیە و بەرهەمەکە نافرۆشێ. دەڵێن قەدەغە کراوە. قەدەغەتی ئەو تەماتە ئێرانە. کا تەماتە؟ بەڵێ ئەو فەرموو. ئەو دیو. بەڵێ ئەو تەماتە ئێرانیە. تەماتە ئێرانی. بەرێ. بە قاچاق هاتووە باش؟ نازانم. بە گومرگ دێ 350 لە چلۆ خۆی دەدێتن داخل دەبێ. ئیشەکە لە لە فەلاحەکە هەولێر دەقەومێ. ئەوە باشە فەلاح بەڕاست وەسی خراپە. بەریارە ولا خراپ ئاخی دەدە گندۆرە بە 100 دینارە. باشە چی ڕوو دەدا؟ باشێک دەڵێ لە گومرگ داخراوە ڕێگا نادرێت سەش لێرە بە لۆریە چیە مەوزۆ؟ وڵای کەستەی ناگەن. حدودەکان لە حدودەکان داخل دەبێت. لە حدودەکان باش ماغا حاج ئۆمەرانە کەس نازانێت. ئەلمیهم دەگات ئێرە و دێتن. فەرقێ لە گومرگەکانی عێراق و هەرێمی کوردستان؟ عێراق نابێ عێراق داخل نابێ هەموو لە حاج ئۆمەران باش مەقدار دەکەن. دڵنیایە تویان بەس ئەوە قسەیە؟ قسەی خەڵک دەکەن. باشە زەرەرەکانی ئێمە چ و چێت چ بەرهەمە گەیشتا زەرەرە؟ تەماتەیە؟ تەماتەیە، شفتەیە، گندۆرەیە، خەیارە، هەمووی. لێرە مایتەوە؟ ئەرێ وەڵڵا. نافرۆشرێ. باشە ئەوە چەند دەبی لێرێ ئەو شفتیانە؟ وەڵڵا لە شەو سەعات سێ لێرە. لە سەعات سێی شەو لێرە نەفر. چەند فرۆشراوە؟ 100 دیناری پێ حەفت علاقە فرۆشت. پێ 6 علاقە. چ 100 دیناری پێ؟ کیلۆ 100 دیناری بەرێ. بۆ بازارت نییە؟ بازار نییە تەماتە ئێرانی پڕ. ئەمە ئێرانی دێ پولێکە کاکە. خۆی ئێستا بڵێن کاتی ڕسق مەوسوم هەموو مەوسومێکەیە. ئێستا کە حکومەت قەراری داوە ئێستا بۆ نمونە کاتی خیارە، کاتی باینجانە، کاتی بیبەرە، کاتی تەماتەیە مەوسومی خۆمان.
لەم کاتە مەنع ناکەن کە مەنع ناکەن دێ منع ناکەنیان بە قاچاق دێ بە قاچاق دێ فەرقی چییە کە تو کە هات حکوومەت چاودێری هەبێت لێ بە قاچاق لە حدودەکان لە حدودی چۆن دێ ینی برام بە حکوومەت پارە داخیلیەکەن مهم ئەوەیە دێ دێ یعنی ئێستا بڕیاری حکوومەت دەڵێت تەماتە قەدەغەیە بەڵام هەیە ئێستا لە بازار شێ پێم بڵێن بەس پێم نیەتی یعنی تەماتە ئێرانی ئەوانە هەیە لە پشت میوە بارێکن لە من میوە بار کەوایە ئێوە لە سیاسەتی وەزارەتی کوشت و کاڵ لە گرتنە بەری ڕێوشوێن لە سنوورەکان ڕازینی نەگوون باشە پەیامتان بۆ حکوومەتی ئێستا چیە حکوومەتی نوێ چی پێ دەڵێنێەوە پەیاممانەوەیە کە ڕتقەی خۆمان دەرچ و گومڕ خاتسە کە بەش خەڵکەکەی نەکرد با گومڕکەی نەسە سوود ساواشیانەی تۆ دەیفرۆشی ئێرانی هەموو ئێرانیە لە ئێرانەوە چی و چی دەینی لە ئێرە ئەم ناینم ئەوە بجێەوەی هەمە گومرگی لەسرە تەماتە گومرگی لەسرە بەڵام نایە بە قاچاق شتیوانیە ناوەڵڵا قەت بن خۆمە و لۆریەم بێ لە سەیرامەنیشەکە یعنی ئێستا بگەڕێن تەماتە نبینینەوە بە قاچاق بڕواناکەم ئیلا گومرگ پارەی گومرگی درراوە نشتیوان بیستویەکی مان لەوانەیە لەم فترەیە تەماتەی مانزریەیە لە مانزری ئەو کاتە تەماتێ حکوومەت عێراقی خۆی گومرگی ناکە یەت احتیاطی لە منزریەوە لە مانزریەوە ینی بە حاجۆمەران نایە با هیچ شوێنەکان فەلا قوڕە سەرە زەرێتی دەڵێ پڕی ناو بازار شتیوانی هەمووی بگەڕە بزانە ئێرانی دیە ئیلا ئێرانیشی تا بە پارەی گومرگیەوە خۆخێک 4 ملیۆن و شیە گومرگ دراوە لە مۆزەفی گومرگ لە سەیرامەن لە با لە حدودەکان باشما هەمووی نا لە منزرێ سێشتانی باشە لە حاجۆمەران داخل دەکرێت ئەگە پارەی گومرگ بە من ئێمە سارێکمان باکردووە دەتەن قۆخی دیا بووە 3 ملیۆن و 200,000 گومرگ تەماتە لە حاجۆمەران داخل دەکرێت نانی ئەگەر بژێت گومرگەدا لە منزریەوە دێت لە منزل لە باشماق لە سەیرامەن لە منزرێ هێشتا نەکراوە ئەو تەماتە لە ئێران هاتووە باشە چلۆ بە چەندە چلۆ بە 500 دیناریە 500 دینار زۆر نییە 500 گومرجدا لە چێن دەرێن گومرج لە عاجمەرە حاجۆمەرە یعنی ئێستا تەماتە ئاساییە لە ئاساییە گومرگ دەیدا باشە بەڵام ئێستا ئەو بەرهەمی خۆمانە نافرۆشێ مەم ڕۆستە کابرا دەبینی ئەو مشکلی بار دەکات دەتەن مشکلی بارکە دەڕانیتن دوو تەماتی لەگە بار دەکاتن ئەویش ئەوە هەریەکی پێچەشی باشە تۆ وەکو بەقالێک لەگەر هاتنی بەرهەمی بێگانەی لەگەڵی نی ینی پێت ڕاستنی لە ئێستادێک کە بەرهەمی خۆمانە دەست پێ بکەت بێت لەبەر چی لەگەڵ بۆ خۆمان ئیسفادە بکەین باشتر ئەتو بەس بڕۆ نیم سەعات نافە لە حەندەیە دلیقیان لەگە بکە بەزانام دەتای نیم سەعاتنا ئەو تۆزی خۆری ڕاوەستی ینی غەدرە لە فەلای باشە ڕۆژێ چەند کامیۆنی وا دێتە هەولێر بەخوای ئەمن ئەوەندی پێ حەز بکەم بچینە 3 سیارێ دێت باشە وەزارەتی کوشت و کار لە ڕابردوودا سیاسەتێکی باش فێڕە و کوردستان ئێستا بین هەموو بەروبوومەکان بێگانەیە ئەوە ڕاستە مامە بەرپرسەکە با پێدرێەوە بەرپرسی یەکەم بە خۆمانی دومین حکوومەتە باشە بەرهەمی خۆمانە بە سووترێنی بێگانە خۆمانە کەسی ناشفرۆشێ کاکە جوان دەفرۆشێ بەس پێش ئێستا پێش هەفتەکری ئێستا زوندێک لە پردی ڕاوەستا بە دیگوە تەماتە مەمنوع ئەبڕۆ زوندێ دوێ الحەمدولیلا شکر ئێستاکەوە دوسێ ڕۆژە بیتەوە تۆ جوتیانی من پرسیاری ئەوە لێ دەکەم وەزارەتی کوشت و کاڵ چی بۆ ئێوە کردووە لە ڕابردوو وڵۆ هیچی دەکرێت چ دەکرێت سارە کرێیاندا کرێکە زرا ئێستاش کە زازای چێ بردی کرێی چی کرێی فەلاعیان داوە 1 سار ئێوە فەلاعی فەقیر ئێستا ئەوڕۆکە تەماتە بازار نەبووە 8 ساری تەماتە ئێرانی هاتیە باشە تۆ ئەو کرێ داوەستت وەرنەدەگرت نەخێت بێوەسڵ ئەو 2 ساریشە نادێتێ فەلاعی فەقیر زارە 25 زای وەرگرت با وەزارەتی کشت و کار هیچ نەداتن بەس وەختی تەماتەی خۆمان دەگا با لێ نەگەڕێت تەماتە ئێران بێ ئێستا ئەوڕۆ 8 دۆی تەماتە ئێرانی هاتیە ئەوڕۆ 100 دینار هەستا ئەوڕۆ 8 دۆی هاتیە بازار نەبوو ئەوڕۆ هەموو بازارەوە ڕاوەستا باشە کەوای هاتنی تەماتەی بێگانە زەرەرە بۆ
شلۆی بە چەندە تەماتەکەت؟ ئێستا ئێستا 150 نادە دوێنێ گەفترە باشە بە چەندە بزانین بە ئەوڕۆ بە 425 دوێنێ بە 550 بوو بە 550 باشە بۆ تو بە چەند دەردەینی زەرەر نەکەی بێتە خوارێ زەرەر لە بخۆش بە 400 بێتە لە 400 و 500 بێتە خوار زەرەر لە بخۆلا ئەرێ وەڵا بە 400 کەمتر بێ لە 400 کەمتر بی زەرەر لە بخۆلا پارەی چیمیان نادەن پارەی ئاو نادا با پارەی ئەو کرێ فەلاعی چەند ساردەیاندا بە ئەو ساریش بدەن حازی گیان ئەو هەرمیایی خۆمانەیە بەرە خۆمۆلیە خۆمانیە بۆ خۆت شتیاری بەرێ جوتیارە باشە ئەوە کیلۆی بە چەندە ئێستا والله ئێستا کیلو مەفروض 1000 ڕبعکی بەس بەر کرد تشتێ تورکیا و ئیرانیا و مۆڵەتی ما تشتمە بچنۆشی تر یعنی ئێستا زەرەرە بۆ ئارێ وڵەخر زەرەرە لەبەر هاتنی بەرەوەتێ بەرەمی ایرانی ئیرانی و تورکی و ئارێ وڵەخر زەرەرە ئەی باشە لێرە بەرپرسێک نییە بڵێ کاکە بوەستنەوە دەبی بەرهەمی خۆمانە بفرۆشتن نۆوەنەوە بژن کەسکی دێوە بژن لازمەوە شولە چاودێری حکوومەتێ نییە چاودێری نییە شوڵەقمەتێ باشە بەس دەڵێن ئەگەر زۆر جار دەگوترێت دەڵێن بەرهەمی خۆمانە کەمە ژمارەکە بەشی هەموو پێداویستیەکەی هەیە زۆر هەیە بەس بەرهەمێ دیکە بەرهەمێ مە بچنۆچی تر هیچ ناچی ناوەڵە چەند دەچون لێرەوە ئەسیە شەوی دیە سەعات نەه لێرەمە لە شەوی ئارێ وڵە شەوی ساعت 9 لێرە خۆدە هێشتا من ناتێشت خۆریە نەشی و خۆریە لێرەمە نانیشت نەما نانیش نەخۆری چاوەڕێ دەکەی یەکە قسەکە چاوەڕی کو دەفرۆشم ناچیتم وەلی چلیکەی ئەوە خەراوی بێت تۆمەشێ خەراو چیتەوەی بێت تۆمە تورکیا ئیرانیا هەتا تۆم لێنەوەتن ئەوەشی خۆمانە ئێستا ئیرانی بیت ئەوە بە 500 دیناریەت و ناکڕی ئەوە یە خۆمانە ئێستا بە 1000 دیناری کڕیتم لۆ ماری دەبمەوە لۆ مندا لۆ ماڵە تۆ بۆ خۆت چکارێ ئەمە بۆ خۆم ئەمبارم لێرە ئەو بەتاتی خۆمانە بە 200 دیناریە ئیرانی ئەوە بیت دەێتە 400 باشە ئێستا ئەمە پەتاتەمان پێگەیە وانە بەرێ ئەرێ باشە لە دەرەوە دێ پەتاتە ئەگەر نێت پەتاتێمە باشترە کو ئەگەر نێت پەتاتێمە باشترە باشە لەگەر ئەوەی ئێستا وەرزی بەروبوومی پەتاتەیە بەرێ پێویست ناکە حکومت ڕێگری بکە لە هێنان بەرێ وڵی ئەگەر ڕێگری باشترش چلۆی بە چەندە پەتات ئەوە کیلو بە 250 دیانە ئەوە بڕتەماشاگە کابراوە ئیناجەوە بە 400 دیانە ئێستا پەتاتێ ئیرانی باشە بۆ جوتیارەکە دەردەی نییە بەو پارەیە زەرەر ناوەڵ زەرەرە ئێستاەوە بە 750 دیانە بە 1000 دیانە تێکردە هەر هەمووی بڕۆژی 4000 دیانە 3000 نەگرتەوە یعنی قەدر لە جوتیاری ئەی وەڵاهی دەک ئەی باشە حکومە سیاسەتی نییە بۆ مەسەلە وەزارەتی پشتکاڵ من حەقم بە سیاسە ئەم بخۆم باشە تۆ ڕقل لە سیاست دەرتەوە ئارەوە پەتاتەی بێگانە هەیە ئێستا لە بازار ئارێ وڵە هەیە چ جۆرە پەتات وڵە ئیرانی هەیە ئێرانی ئارێەوە زۆربەی بەروبوومەکان ئێرانی لێرە هەمووی ئارێ وڵا ئێستا هەمووی تشتێک ئیرانی هەیە لە بە هەندێ ئیمە پارەی ناک زەرەرە ئارێ وڵا زەرە کێشەی ئێوە چییە پیاستان بۆ ساغ نابێتەوە کێشەی ئەمە یعنی ڕستی دەرەوە هاوردە زۆر ئیسەلۆن منە لە سلێمانی پیازی ئێرانی بەبێ عملە تاقی داخل دەبێت کیلۆی پیاز لە سلێمانی 250 دیارە کامرە لێرە بار ناکە لێرە چۆن لە سلێمانی نرخی لەگەر هەولێ فەرقیە فەرقی سوکە لە سلێمانی ئیسە ڕسکی ئێرانی زۆرە لەنۆ منە پیاز لە دونێ ئەو بارە پیازەمە هەلێرەوەیە هەتای سەر بەرهەمی خۆمانەیە بەرهەمی خۆمانەیە بە چەندەوە چیلۆی کیلۆی 300 دینار 350 دیارە سرف نابێت ڕەوازی سەنی باشە بە چەند لەسەر تۆە ینی تۆ جوتیاری ها بەڵێ باشە بە چەند لەسەر کەوتووە زیاتر لە 250 دیانە سەر ینی ئەگەر لە 200 بە 300 کەمتر بفرۆشی لە 3 زەرەر دەکەێت زۆرە زووکە ئەوە سار بەخۆی عیلەت و نەخۆشی هەبووە ینی کە ئەمە جوتیارێکم زیاتر لە 25 زۆرم چێلایتەوە زووتم کردەوە بە تووشی نەخۆشی بۆ لە باشبوونی باو بە 300 پێویستە تۆ بیفرۆشیەوە لە کەیەکەوە تۆ پیازە ئەو نەفرۆش بار پیازە لە دوێنێ نیورانیەوە ئەلی ڕاوەتایەت نەفرۆشەوە کەس لە دوێنێ دینارە چیان پێ نەدا کەس یعنی سعری پێ نەداوە باشە تۆ باسی سلێمانی کرد لێرە تۆ داوای 350 دەکەیت دەڵێ لە سلێمانی بە 250 لەوێن دەر ئێرانی دێ یعنی ئەمە یەک حکوومەتە یەک ئەوەیە قانونی ئێرە یعنی هیچ سلێمانی حساب لە ئێرە ناکە ئێرە حساب لە ئێوێ ناکە چۆن دەبیەوە یەک حکوومەت نییە وڵای یەک حکوومەتی کە
ئەوە حکوومەتێک ئەوە بێسە پیاز گومرجی لەسەر کیلۆ 350 نیە گومرگی لەسەرا لێوان دەردێتەنە 250 نیە یعنی لەوێ گومرگ وەرناگیرێ ئەگە گومرگ وەرگیرێ چۆن دەتوانێت بە 250 تا 225 بفرۆشێ کەوای جیاوازی لە نرخێ زەرەرەکە بۆ ئێرە ئێستا زەرەرەکە بۆ ئێرە چووکە لێرە بار ناکرێ تۆش هاتی و ڕسق بکڕی لۆ ماڵەوە دۆ ماڵەوە دەکڕی باشە بەرهەمی خۆمانە باشیانی بێگان خۆمانە باشترە هەتو هەموو جارە خۆمانە دەکڕی وەڵا ئەگەر هەبێرێ وڵە خۆمانە دەکڕین بە بەردەوام خۆمانە پێ باشترە ئەرێ وڵە خۆمانە باشترە باش هاتوو چی بکڕی ئێستا وڵا هاتیمە شتی تەماتە و هەرزانترە لێرە تەعان هەرزانترە دیکوم باش ئێستا خیار دەڵێن یەک زەرفی گەورە بە نابەری ڕاست باشە لەبەر چ بەرهەمی خۆمانە پێ باش تەندروستی ترە بەڵێ لە ڕووی تەندروستیەوە باشترە کیمیای کەمترە بەڵێ تەجروبە تێیان بۆ خۆ دووادە وڵا بە خۆم تەجروبەم کردیە تامی خۆشترە پێم بڵێ ئەو پیاژە جوانای خۆمانیان بێگانەیە خۆمانە کوردستانە چێ بە چەندە ئێستا وەڵا چوری 350 تا 400 باشە بێزگە لە پیازی خۆمانە پیازی بێگانە دەی وڵاتان ناتێرە بە سات بەغدا و سلێمانی هاتێ دێ تاسی لێرە دەخعینە ئاینەن هاتە برین هاتە عراق هاتە عێراق تاسی لە بازاری هەولێریش دەخعینە هەولێر بار ناخرێت کەم بار دەکرێت کەمتر بار دەکرێت ئێستا ئەو پیازە بە زەرەرە لەسەر جوتیار یا قازانج والله گاز دەوسان خراپ نەخۆشیە بوو فەلاف سال استفادە ناکات لە هیچی زەرەرە بەێ نەخۆشیە بوو پیاز و پەتاتا وسان نەخۆشی لێدا لەبەرەوە استفادەی باش نییە باش لە سنوورەکان ڕێگرینە نەبووە فەلاح بەردەوام لە زەرەردا بۆ زۆربەی جار مستەفید نییە ئێستا لەو زورفە فەلاح مستەفید نییە یعنی ئەگەر ئێمە سنوورەکاندا بخینەوەی بەرهەمی بێگانە بێ بەرهەمەکانی خۆمان تەماتە خیار پیاز پەتاتا بەشمان دەکات بەێ هەمووی زیاد دەبێت زیادیش ئێستا ماهموو ڕۆژێک لۆ جلوب معدل ئەشامان لۆ جلوب دەڕوا زۆر لە کوردستان زیاد دەبێت زۆر بەدە قاتیش ئێستا ئەگەر ئێستا لە بەغدابار نەکردێ بۆم فڕێدەی ئێستا حالیان ئەگە ئێستا ئەو بازارە کە پەتاتە نەخۆشیە و پیاز نەخۆشیە بە ئەوسا استفادەی نەبوو ئەو زاگەر ئێستا لۆ جلوب نەڕوا دەبێت هەموو فڕێدەی ئێمە هاتووینەتە وەزارەتی کوشتتوکاڵ و ئەودێری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ خۆمان گلەی و گازاندەکانی جوتیارانی هەرێمی کوردستانمان هێناوە لەگەڵ ئەوەش لیستێکی باجی گومرگی بۆ بەرهەمی سەوزە و میوە و بەروبوومی ئاژەڵی هاوردە بۆ ساڵی 2019 لەلایەن وەزارەتی کوشتتوکاڵەوە دەرچووە دەڵێت بۆ خیار بەروبوومی خیارکە وەزارەتی کوشتتوکاڵ بڕیاری داوە لە 15 تا 15 بۆ هەر کیلۆیەک 350 دینار لە خیاری بێگانە گومرگ وەربگیرێت بۆ پیازی وشک کە بەشێکی زۆر لە جوتیاران دەیانگوت ئێمە زەرەرمانە بڕیاری وەزارەتی کوشتتوکاڵ لە 1 تا 15 قەدەغەی کردووە ئەویش 250 دینار بۆ 1 کیلۆ پیازی بێگانە هاوردەکراو لە گومرگەکانی هەرێمی کوردستان وەربگیرێت بەڵام هەر لە نێو بازارەکانی سەوزە و میوەی هەرێمی کوردستان 1 کیلۆ پیاز تەنها 1 کیلۆ پیاز بە 250 دیناری عێراقی بووە کە دەکرێت ینی بەپێی بڕیاری وەزارەتی کوشتتوکاڵ دەبێت بۆ 1 کیلۆ 250 دینار بدات بە گومرگ و بدات بە حکوومەتی هەرێمی کوردستان با بزانین چارەسەر و کێشەکان و بە شێوەیەکی گشتی بۆ چوونی وەزارەتی کوشتتوکاڵ لەسەر ئەم پرسانە چی؟ ئێوە لە چێوەی بازاڕی سەوزە و میوەن ئێمە لەگەڵ بەشێکی زۆر لە جوتیاران قسەمان کردووە بەقالەخان قسەمان کردووە گلەیی دەکەن دەڵێن وەزارەتی کوشتتوکاڵ تەنیا بە ناولە لە ینی ئاگاداری کاروبارەکانی ئێمە ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ سواس بۆ دەرفەتە بێگومان دانانی هەر سیاسەتێک هەر سیستەمێک خۆی ئەبینێتەوە لە کۆمەڵێ دامەزراوەی حکوومەتە
من ئەمێ بە جەنابت بڵێم تەنها وەزارەتی کشتتوکاڵ بەرپرس نییە لەو کێشە و ئاریشەیەکی ئێستا لە ناو بازاڕەکانە هەیە ڕەنگە بەشێکی پەیوەست بێ بە وەزارەتی کشتتوکاڵەوە لەبەرەوەی ئێمە بەرهەمێکی کشتتوکاڵیە و ڕەبتە بە وەزارەتی کشتتوکاڵەوە ئەجینا دام و دەستگاکانی پارێزگاکان وەزارەتی ناوخۆ گومرگ هەموو ئەو دام و دەستگایانەی حکوومەت بە یەکەوە بەرپرسین لە جێبەجێکردنی ئەو سیاست و بەرنامەی کە وەزارەتی کشتتوکاڵ هەمانە باشە کەوایە وەکو خۆت گوتت کێشە ئاگادارن لە کێشەکانی جوتیار بێگومان ئاگادارین لە هەموو کێشەکانی جوتیارە باش کێشەکانیان چییە؟ نی بۆ نمونە یعنی ئەوەی کە من بینیومە لەوانەیە کێشیان یەکجار زیاتر بێت بەڵام کابرا پیازی هێناوە دەڵێ من 2 ڕۆژە 3 ڕۆژە لە دەم پیازەکەم بیفرۆشم لەبەر پیازی ئێران پیازی وڵاتانی تر پیازی خۆمانە نافرۆشن. ئێمە تەبەن ساڵانە لە 2008 ئەوانەوە بەردەوام ئێمە سیاستێکمان هەبووە کە لە سەرەتا تا 2015 ئێمە لە کاتی پێگەشتنی بەرهەمی ناوخۆ هاوردەکردنی بەرهەمی دەرەوەمان قەدەغا کرد. لە دوای 2015 لە نەتیجەی کۆمەڵی کاردانەوە کە بە قاچاق ئەم بەرەمانە هاتین باجی گومرجیماندانە لە 2015 هەتا ئێستا باجی گومرجیماندانا لەسەر بەرهەمەکانی کە لە دەرەوەیەن سەوزە و میوە بە پێی پێگەشتنی کاتی بەرهەمەکانی ناوخۆ. ئێمە ئەگەر بەو سیاسەتە جێبەجێ بێ وەکو خۆی کە ئێمە دامانناوە دڵنیابن هەرگیز کێشە ڕوونایەوە بەرهەمی ناوخۆ وەکو خۆی جوتیاران سوودمەند دەبن و زەرەر ناکەن جوتیاران هاوڵاتیانیش زەرەر ناکەن بێگومان. بۆ نمونە زۆر سەوزە هەیە بۆ کیلۆیەک 250 دینار هەتا 350 دینار زەریبە ئەخرێتە سەر بەرهەمی هاوردە. لەو کاتا ینی ئەو جگە لە کلفەی تێچوونی ئەو بەرهەمە لە دەرەوە یعنی 350 دیناریش بۆ کیلۆیەک ئەچێتە سەری کەواتە هەرگیز ناتوانێت ڕکابی بکە لەگەڵ بەرهەمی ناوخۆ. ئێوە لە خەمی جوتیارانی خۆمان بوونە وەکو وەزارەت بێگومان ئێمە وەزارەتی کشتتوکاڵ لە خزمەتی جوتیارانەوە خەمێکی سەرەکیمان پاراستنی بەرهەمی ناوخۆ. ئەی بۆ لە واقع ڕنگدانەوە نییە ینی خیار تەماتە پیاز چەندین بەروبوومیتیکە هەرمێش بە هەمان شێوە ڕاست خۆی جگە لەوەی باسم کرد بەداخەوە ینی وەکو باسم کرد بەشێکی ڕەبتی هەیە بە بەهێنانی قاچاق ئەو بەرهەمانە لە دەرەوە کە ڕەنگە ئەو باج و گومرگەنێن یان وەکو خۆی ئەو باج و گومرگە نەدرێت کە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە نرخەکان زۆر بە هەرزانی بگاتە هەرێمی کوردستان و ڕکابەریکە لەگەڵ بەرهەمەکانی ناوخۆ. خاڵێکی ترکێمە ساڵانە تقریبن لەم وەرزار ڕوبەڕووی ئەبینەوە ئەوەیە کە ئەو بەرهەمانی کە لە ناو خانووی پلاستیکی بەرهەم ئەهێنرێن و ئەو بەرهەمانەی کە لە حەقلی کراوە لە کێڵگەی کشتتوکاڵی بەکارێن بە یەکەوە یەنە ناو بازاڕەکانەوە واتە خستنە ڕوو زۆر زیاترە لە خواستی کۆمەلگای ئێمە. باشە بۆچی ئێستا ڕێ بە بەرهەمی بێگانە دەدرێت ینی بەس ڕێگای قاچاقە دێ ئێمە زانیاریمان هەیە کە تەنانەت گومرگەکانی هەرێمی کوردستانیش ینی ڕاستە بڕیار دەرچووە لیستێکت لە بەردەمدایە کە بەم نیشت نیشاندا بۆ هەر بەروبوومێک ینی نرخێکتان دیاری کردووەکو گومرگ لیان وەربگیرێت بەڵام دەگوترێت لە باشمەق سیاسەتێکە لە حاجۆمەران سیاسەتێکە لە موزڕێ بەغداش سیاسەتێکە ئەمە تا چەند ڕاستە بێگومان بەداخەوە یەکێکە لە معاناتەکانی ئێمە و ئەتوانە بڵێم جوتیارانیش کە زۆر جارەتوانم بڵێم لە دەرەوەی دەسەڵاتی ئێمەیە کە ئەو بەرهەمانە ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان بە قاچاق بێتە ناو هەرێمی کوردستانەوە یاخو زۆر جار لە شارەکانی تری عێراقەوە بڵێن جارێکی تر بێتەوە هەرێمی کوردستان بە تایبەتی لەو مەنتیقەی گەرمیان و ئەمانەوەمێکیکە لە کێشە سەرەکیەکان کە لە دەرەوەی دەسەڵاتی وەزارەتی ئێمە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی یاو وەزارەتێکی خزمەتگوزاریە بۆ خزمەتی جوتیارانەوە بەرهەمی ناوخۆ ضروری ئەزانم یەکێک لەو یاسانی کە لە وەزارەتی ئێمە پێشنیاری کردو لە پەرلەمان دەرچووە یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆیە کە لە ساڵی 2010 دەرچوو ئێمە ساحبی یاسای خۆمانین و ساحبی ڕێنمایی خۆمانین بەڵام یاساکان وەک پێویست جێبەجێ ناکرێت بەتەئکید ئەوەیەکە لە معاناتەکانی وەکو پێویست جێبەجێ ناکرێن جیاوازی سنوورەکانی ئێمە یعنی جیاوازی جۆری سنوورەکانی ئێمە لەگەڵ شارەکانی تری عێراق لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ ئەو شارانە ئەمە ئەم جۆرە جیاوازیانەوای کردووە
کردووە و زۆر جار کۆنتترۆل نەکردنی ئەم سنوورانە بۆتە هۆی ئەوەی کە بەرهەمێکی تر بێتە ناو هەرێمی ناوخۆ کە ڕکابی لەگەڵ بەرهەمی ناوخۆ بکە کەواتە یەکەم هەنگاوی حکوومەت کابینەی نوێ ئەوەیە دەبێ سنوورەکان ڕێک بخاتەوە بڕیار لە زاخۆ تا خانەقین ئیتر لەگەڵ بەغداش بە هەمان شێوێت تەفاهمێک دروست بێت بەرهەمی ناوخۆ واتە ئاسایشی خۆراک ئاسایشی خۆراگەنی ئاسایشی نەتەوەی ئەمە یەکێکە لە هەر ئەرکە گرنگەکانی ئێمە وەکو وەزارەت ئاوا لە مەوزوعەکە ئەڕوانی ئەبێ ئەم بابەتە زۆر بە گرنگی وەربگیرێ و ئێمە چەندین جاریش داوامان کردووە جگەلەوەی کە سنوورەکان تۆکمە بکرێن وەجێبەجێکردنی ئەو سیاسەتی ئێمە داماڕشتووە بەڕاستی سزای قورس دابنرێ بوو ئەو کەسانەی کە بە قاچاق ئەبێتە هۆی تێکدانی ئەو سیاست و بەرنام و پلانی کە ئێمە هەمان. گلەی و گازاندەی جوتیارەکانی هەرێمی کوردستان زۆربەی زۆریان گلەیەکان ڕوبەڕووی وەزارەتی کوشتتوکاڵ و ئاودێری حکوومەتی هەرێمی کوردستان دەبوویەوە. ئەوان دەیانگوت وەزارەتی کوشتتوکاڵ بێ ئاگا و بێخەمە لە کێشە و گرفتەکانمان. بە پێچەوانەوە وەزارەتی کوشتتوکاڵ دەڵێت ئێمە لە نزیکەوە ئاگاداری کێشە و گرفتەکانی جوتیارانین و دەشزانین هەر بەرووبوومێکی جوتیاران چەندە قازانجە و چەندە زەرەریشە. بەڵام ئەوەی کێشەی جدی بێت لە وڵاتەدا جێبەجێکردنی بڕیارەکانی وەزارەتی کوشتتوکاڵە بۆ پاراستنی سامانی ناوەخۆ و بەرهەمی ناوەخۆ و وەزارەتی کوشتتوکاڵ دەڵێت پێویستە کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێ کار لەسەر جێبەجێکردنی بڕیارەکانی وەزارەتی کوشتتوکاڵ بکات بە پێچەوانەوە زەرەرمەندی یەکەم هەم جوتیارانی هەرێمی کوردستان هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.